ستافی چاکە ئەمڕۆ لە شاری سلێمانیە، شاری شاران، شاری شۆڕش و ڕۆشنبیرەکان. لە نێو کوچە و هاواری کاسبکاراندا بە دوای حاجی سەڵاحدا دەگەڕین. دەمانەوێت باوش و خەندە بگەڕێنەوە نێوان ئەو حاجی ئاسۆ. ئەم دوو مرۆڤە لێبوردەیە ماوەی 13 ساڵ ڕزق و داهاتیان هاوبەش بوو، واتە بە هاوبەشی کاری ڕۆژانی خۆیان بەڕێ کردووە و وەکو دووبرا بەرگ و کیسەی داهاتیان یەک بووە. بەڵام ماوەی 4 ساڵە ساردی کەوتۆتە نێوانیان وە سڵاویشان لە نێوان یەکتریدا هەڵگردووە. چاکە خۆی دەخزێنێتە نێوانیان. ڕەمانجی ڕەمەزانە ئەوەرکانە چین دەکەوێتە سەر موسڵمان. ڕازگۆ بێت لەگەڵ خۆی و خوای گەورەی خۆیان لەو تەوبەکردن و پەشیمان بوونەوە گەڕانەوە و بۆ لای خوای گەورە و سەر لە نوێ تازەکردنەوەی ئیمانەکەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. وەک زڵمانجی ڕەمەزان شتێکی ترەیە کە زۆر گرنگە لێبوردەیە. ئینسان دەبێت لێبوردە بێت. تاوان ئینسان نەک لە ڕەمەزانە هەموو کات دەبێت لێبوردە بێ، هەموو کاتێک بێ سەبرگر بێ، سابیر بێ. لێبوردەیی هەموو کاتێک شتێکە لە سیفاتە جوانەکانی موسڵمانی ئیماندار. باش. لە ڕەمەزانە بەردی بەڕێزی ئەولاترە کە ئینسانی موسڵمانە بێت لێبوردە بێت. باش. ئێمە هەنگاویشی دوورمان بڕیەوە بەلای تۆ هاتووە. ڕەنگە ئێمە سەبەبێکی بەسیط بێ. بەڵام ڕەنگە خوای گەورە ویستی لەسەر بێ چەند ساڵێک لەگەڵی شەکە کە هاوبەش بوونە ڕزقتان بەیەکەوە بووە. بەڵام ئێستا قسە ناکەن بەیەکەوە. حاجی ئاسۆی ناوە. وایە؟ ئەتوانین بچین بۆ لای لە پێناو خوای گەورەیە لە بەری زمانت بەڕۆژوە. من زۆر ئاسایە بەلام پێشی چەند برایەکی تر هەبووە لەوەڵیشە پێم وتووە من قەتعی سەلامم نەکردووە هیچ کاتێک. ئەو دەست پێشخەر بۆ لەوەی کە قەتعی سەلام کە ینی ئەو سەبەب بووە. چەند برایەکی خۆت ئاسایی هاتوون پیان وتیان لەبەر خوا لێرە چوومەتەوە بەرەوە چاکچۆنێکە کردووە دەستیشم گرێتە ملی ئەم لالێکتیشمان ماچ کردووە. بەڵام شتەکە کاتی بووە دوایەوە کوچۆدە سەر ڕیتمی خۆی و کۆتای پێێن ڕەمەزانە ڕەنگە خوای گەورە بەرەکەتی تێ بکات. لەگەر ڕێزمان بۆ قسەکەت زۆر جوانە قسەکەتم بەدڵە. یعنی من وەکو خۆم ئەو دگام دانەخستۆ ئەو نیەتەشم نەبووە ئەوەی کە قەتعی سەلامی کردووە ئەو بووە. کاک حاجی بووی کاتچوین بۆ لای تۆ چکە گەڕام لە بازاڕە بەڕاستی پێشتر ناوبانجی تۆ بۆ بە ناوبانگەکە ئینسانێکی متەدەین و ڕوود لە خوایە و لە دەرگاکانی خوایە. ئەو فەزلی خوای گەورەیە. جا بەم بینەوە ینی ئەم مادەم ئەو فەزلە بەرتووە کە تۆ لێبوردەی بی بچین بۆ لای ڕەنگەم جارە لە دڵەوە بێت لە پێناو خوای گەورە لە پێناو خوای گەوراچم تەمەناوەکەم عین شتەکە چۆن بڵێ کۆتایی بەڵام چەند ساڵە شەراکەتانە بە ڕۆستان ساڵێک و شەریک بووین. ئەو سیان ساڵ زۆرە یادەوەری زۆر جوانتانێ بەیەکەوە. طبعاً هەیە طبعاً چشتی خۆشی جەوشی ناخۆشی ژێ بەڵامی تر ئەوەش قەدەری خوای گەورەیە. بچین بۆ لای کاک حاجی من لەبەر خوای قەچێک با بچین بۆ لای لە خزمەتتان زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئەو تۆ لە پێشمان ڕۆی بۆی بچین ناوێ نەکەمە پێش. کاک حاجی سلام علیکم. چۆنن؟ باشن؟ ئەو برای هاتووە بەڵات هەردووتان زۆر لەو بازاڕێ پرسیارمان کردوون ماشەڵڵا ڕووتان لە دەرگای خوایە. ئەمڕۆ هاتوین لە دڵەوە بەڕاستی بەوەی مانجی ڕەمەزانەوە کە هیچ شتێک لە دڵەوە کۆتایی پێبێت و ببنەوە برای جاران. ئەتوانیت ئەو داوای قبوڵکەیت؟ ئەی بۆ لەبەر خاتی خوای پەروەردگار. زۆر سپاس لە خزمەتە مەمنونین چکە خۆ هەمیشە لەم وایەتێکا بە بیرمان دێنێتەوە کە دەبێت ئەمە لێبوردەی بن هەر بە بسمیلای ڕەحمانی ڕەحیم خوای گەورە لێمان بووریە و داواکەم لە پەروەردگار کە بمان خاتە زێر ساوێر سوێبەری عەرشی خۆیەوە. زۆر سپاس زەموتان بەڵزەم ئەومان زمان بەڕۆژین بە تایبەتی ئینشەڵڵا خوای گەورە دوی هەندێک قبوڵەکە حاضرە ئینشاءڵڵا. زۆر سپاستان دەکەم لە پێناوی ئێمە باوشێ بکەن بەیەکاو بایتر ئەمە دەستان خۆش بێ. یا ڕەبی دەستان خۆش بێ. سلام علیکم. ئەم
کاتۆ باش باشتر بۆ توێش ئەحواڵت چۆن کاک باوان وانە کاک باوانە مە لە ڕێگایش دوورهاتون بۆ لایتەوە لە خزمەتان بەخێر بێن سەرچەوە مانجی ڕەمەزانە دڵنیام زمان بە ڕۆژویت پێم وا بێت سپاس بۆخوا نزیکی دەداقەت چاوەڕێم کردی تا لە مزگەوت خوا خێرە بنووسێ لەگەڵ تۆ بۆی کاتوین بۆ لای تۆ چکە تۆ ڕوود لە دەرگای خوا خزمەتان الحەمدولله سپاس پیزانەرەکانی ئەمە لەگەڵ کەسێک قسە ناکەی بەڵێ کووردە بەڵێ بەڵام خەڵکی ئەم شارە نییە بەڵێ میوانە لای ئێمە لە خزمەتە لە کوردی ڕۆژهەڵاتە بەڵێ لە خزمەتە ئێمە ئەتوانین بچین بۆ لای لە پێناو مانجی ڕەمەزانە پێناو سوای گەورەیە لی خۆش لە بێت خزمەتە پێم وایە یادەوەری جوانیشتانەیە بەڵێ الحەمدولله شتی جوان هەرەوە بێ ئەوەی من بزانم هەوڵی زۆریشان ناو ئاش بنەوە بەڵام ئاش نەبوونەتەوە بەڵێ بەڵام پێش ساتم قسەم لەگەڵ کردی قەناعەتیان ناکەیت لە پێناو خۆی گەورە دەیکەم دەست قسە ناو دەستم و پێناو خۆی گەورە لەبەر دەیکەم خۆی گەورە زۆر سپاس دەکەم ئینشاڵڵا لای خۆی گەورە بە ئەجر حسابە دەهێندە دەبێت لە مانجی ڕەمەزانەیە ئینشاءالله ئاچین لای باوشێک و ماچی ئینشاءالله لە سپاس دەکەم خزمەتە چاوەگەر مەمنون زۆر سپاس کاک میلاد چۆن ئەحواڵت چۆنە کاک میلاد ئەو برای بۆ لای تۆ هاتەوە مانجی ڕەمەزان لە خزمەتیە هەستەوە با تەوقەیەک بکەین ئەو نەکڵەوە تۆی بووری عەفوی کردی لە خزمەتان چی تێ بووی هەست بە چیەکەی وڵا هەست بە شتێکی خۆشەکەم الحەمدولله دەستا دڵنیام هەردووتان ڕەفیقی زۆر باش بوونەوە برادر یادەوەری جوانتانێ هیوادارم خۆی لێ بێتەوە بە قوربانت بووم بەڕێز زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕێزم قوربانت بووم دەست خۆش بێ کاک قوربانت بووم لە خزمەتان کاک باوان زۆر سپاس خوا خێرتان بنووسێ